دم پارتیه راگهاند کو دادگاه مافی مروفانیا اوروپای اعتراضا ترکیه لدجی بریارا بن پیکرنا مافی صلاح الدین دمیرتاش رد کریه و دوی بلز ببردان. هر دم پارتیه پیمانک بلاف کر و راگهاند کو دادگاه مافی مروفانا اوروپای ناراضی بونا ترکیه یا مهابوری یا جبو بریارا هفسرو که بریا هدف صلاح الدین دمیرتاش دایره مزن یا دادگاه اوروپای دا جنوبا بین الخاندن رد کرد. بوی آوایی بریارا بن پیکرنا مافان دادگاه اوروپای یا دربار دمیرتاش دا هات قبول کرن. وزارتی دادی ترکیه مانگی رابردو روژک پیش کۆتایی واده یاسایی تانەی لە بڕیارەکەی دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا دابوو سەبارەت بە پێشێرکردنی ماف و ئازادکردنی سەلاح الدین دەمیرتاش هاوسەرۆکی پێشووتری هەدەپە. وەزارەتی دادی تورکیا لە تانەکەی داوای کردبوو بڕیارەکەی دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا سەبارەت بە دەمیرتاش لەلایەن فەرمانگەی گەورەی دادگەکەەوە دووبارە تاوتوێ بکرێتەوە.